پەیامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار. لەبەردەم یەکی بانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار دەین. بەم بۆنەوە گەرمترین پیرۆزبایی خۆمان پێشکەش بە کرێکارانی کوردستان، ئێران و سەرانسەری جیهان دەکەین. ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی چینی کرێکار گرنگترین بۆنەی جیهانی لە سەردەمی سەرمایەداریدایە. ئەم ڕۆژە مەزنا هەموو ساڵێک لە سەرتاسەری دنیادا لەلایەن بە ملیۆنان کەس لە کرێکاران و بێبەشان و خەڵکی ئازادیخواز لەسەر ئەم هەسارەیە ڕێزی لێدەگیرێەوە. لە کوردستانی شۆڕژگەڕیش سونەتی ڕێزگرتن لەم ڕۆژە پێشینەیەکی دەیان ساڵێ هەیە. هەڵسوڕاوانی کرێکاری لە کوردستان بە حەق شانازی بەوە دەکەن کە لە ژێر زەختی تونترین دیکتاتۆر و سەرکوتیشدا ئاڵای سووری ڕۆژی جیهانی کرێکاریان شەکاوە ڕاگرتووە. زندانی کراون، ئەشکەنجە دراون، قوربانیان داوە و سەربەرزانەش ئەم نەریتیان زیندوو ڕاگرتووە. با بزانین ئەم سەرسەختی و کۆڵنەدانە لە پێناو چیدا بووە. ڕۆژی جیهانی کرێکار بۆنەیەکی دانەبراوە لە خەباتی ڕۆژانە و بەردەوامی چینی کرێکار. کرێکارانی پێشڕە و هەڵسوڕاوانی کرێکاری لە کوردستان بە تەواوی لەو ڕاستیە گەیشتون کە سەرمایەداران و دەوڵەتەکانیان ئەگەر خۆفی خەباتی ڕۆژانە و ڕاپەڕینی ئەو چینیان لەدڵدا نەبێ، بێگومان مل بە هیچ ئیسلاحات و ڕیفۆرمێک نادەن. کەوابوو هەرچی پێشکەوتنی سیاسی و کۆمەڵایەتی لە جیهانی ئەمڕۆدا دەیبینین هەمووی لەسەر دەستیە و چینە و بە هیممەتی خەباتی سەنگەر بە سەنگەری ئەو هاتۆتە سەر گۆڕەپانی ژیانی ئینسانی ئەمڕۆ. سەرمایەداران و ڕووناکبیرانی چینی دەسەڵاتدار و ئەو کوربینانەی کە بە ئاواتی ئەوەی ڕۆژێگەوانیش دەستیان بە بەرهەمی ڕەنجی شانی چینی کرێکار بگات لەنۆبەدان، هەمویان لە هاوپەیمانێکی بەکردەوەدا بەردەوام پێمان دەڵێن کە بەتان هەوێ و نەتان هەوێ نیزامی سەرمایەداری چارەنووسی چارە هەڵنەگرتانە. سەرناکەوتنی ئەم یا ئەو شۆڕشی کە کرێکاری بڵین بیرمان دەخەنە و بە تۆوی بێهیوایی و بێ ئاسوەی لە ناوماندا بەو جۆرە دەچێنن کە ئازادی ڕادەربڕین و ڕێکخراو بوونمان لێزەوت دەکەن. دەوڵەتەکانیان دەخەنە گیانمان و زیندانیەکانمان لێپڕ دەکەن. ئەشکەنجەمان دەدەن، شەلاقمان لێ دەدەن، هەڕەشەمان لێ دەکەن و لە سێدارەمان دەدەن. هەمووی ئەوانە بۆ ئەوەی بێخەبەر و پرژ و بڵاومان بکەنەوە. بەڵام بۆچی وا دەکەن؟ ئەگەر بەڕاستی ئەوەندە لە لێکدانەوەی خۆیان خاترجەمن و باوەڕیان بەوە هەیە کە دەیڵێن بۆچی وا نیگەرانن و دەست و پێی خۆشیان ون کردووە؟ بۆچی مانگرتنێکی کرێکاری خەویان دەشێوێنێ و ئۆخرەیان لێ هەڵدەگرێ و دەیان شڵەشێن؟ بۆچی هەوڵێکی هەرچەند بچووکی کرێکارانیش بۆ بەرپاکردنی جێژنیەکی مەی بە ئەمە ترسی بۆ سەر ئاسایشی نەتەوەیوی و دەسەڵاتی خۆیان دەزانن؟ بۆچی بە فرۆفێڵ و گرتن و ئەشکەنجە و کوشتن تێدەکۆشن هەوڵەکانی کرێکاران بۆ ڕێکخراوبوون لەبەر برن؟ ئەمڕۆ لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژێمی ئیسلامیدا بەڕێوەبردننی ڕێوڕسمی سەربەخۆی ڕۆژی کرێکار قەدەغە کراوە. دەکرێت بێ زەحمەت پێمان بڵێن هۆی ئەم خۆف و وەحشیەتیان لە کۆبنەوەیەکی وەلەو بچووکی ژمارە کرێکار دەبێت چی بێت؟ بێگومان ئەو ترس و خۆفەی کە نیشتۆتە دڵیشیانەوە، ئەو کاردانەوەی کە بەرامبەر بە هەر حرەکەتێکی کرێکاران لەیان دەیبینین بێهۆنیە. ئەوان بۆنی وژانەوە و سەرهەڵدانەوەی چینی کرێکار و بۆنی خەباتی وشیارانە و ڕێکخراوی ئەو چینەیان دوای چەندین شکست و پاشەکشە کە بەسەری هاتووە سەر لە نوێ بۆ هاتوێتەوە. ئەوان لەگەڵ بەزگەیشتنی دوایین هەوڵەکانی نظامی سرمایەداری بۆ هاتنە دەر لە قەیرانێکی بەرین کە سەرتاپەی و نظامی داگرتووە و بۆتە هۆی گرانی و برسێتی و شەڕی خوێناوی لێرە و لەوێ دەست پێکردنی دەورەیەکی نوێ لە بژانەوەی ئاوات و ئامانجەکانی چینی کرێکاریان لە ئاستی جیهاندا هەست پێ کردووە. ئەوان لەو کاتەوە کە بە لە خۆبایی بوونێکی ساویلکانە وتیان مێژوو کۆتایی هاتووە، خۆشبەختی و ئاسایشی جیهان تەنیا لەژێر دەستی ئەواندا مەیسەر دەبێ و سۆسیالیزم باوی نەماوە، تا بامڕۆ خەڵکیان برسی تر کردووە، ئاسایشیان زیاتر لە جیهان هەڵگرتووە و دۆزینەوەی ڕێگەی دەرباز بوونیش لە قەیرانێکی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی بۆ قەیرانێکی تر لە تاریکیدا پەل دەکوتن. ئەمڕۆ ئەو ڕاستیە زیاتر لە هەمیشە دەرکەوتووە کە بەرامبەر بەم نیزامە، بەرامبەر بەم مەینەتانەی کە سەرمایەداری تووشی بەشەریەتی سەردەمی ئێمەی کردووە، بەدیل و ڕێگاچارەیەکی دیکە غەیری سۆسیالیزم بوونی نییە. سۆسیالیزم واتە بەهرەمەندبوونی یەکسان و تێر و تەسەلی هەمووان لە بەرهەمی بیر و بازووی ئینسان لە کەش و هەوایەکی ئازاد و سەربەستە، ڕزگار بوونی کۆمەلگار لە شەڕ و کوشتار و ستەمکاری و هەڵاوەردنیش هەر لەو ڕێگەیەوە مەیسەر دەبێت.
ڕۆژی جیهانی کرێکارانی ئەمساڵ لە کاتێکدایە کە سەرباری بێکاری و گرانی و هەژاری کۆمەڵانی خەڵک لە ئێران و لە کوردستان لەگەڵ شەڕێکی کاولکاری و ماڵوێران کەربەرەوە ڕووبوونەتەوە کە شەڕی خەڵکیش نییە. بۆ ئەمریکا و ئیسرائیل شەڕی سەپاندنی هەژمونە و بەسەر ناوچەکە و بۆ کۆماری ئیسلامی شەڕی مانەوەی دەسەڵاتێکی کۆنەپەرست و دژ بە خەڵکە. ئومێد بەستن بە ئەمریکا و ئیسرائیل بۆ ڕۆخاندنی کۆماری ئیسلامی تەنیا هەڵەیەکی سیاسی نییە، بەڵکو وەهمێکی مەترسیدارە. پرۆژەی ئەم دوو دەوڵەتە ڕزگاری خەڵکی ئێران لە مێنەتەکانی نییە، بەڵکو سەپاندنی نەزمێکی دەستەمە و گونجاوە لەگەڵ بەرژەوەندیەکانی خۆیدا. ئەمڕۆ ئەرکی هەڵسوڕاوانی کرێکاری لە کوردستان پتر لە هەر کاتێکی دیکە بریتە لە گرێدان و لێک هەڵپێکانی خەباتی کرێکاران و کۆمەڵانی خەڵکی کوردستان بە خەباتی سەرتاسەری لە هەموو ئێران. بەهێزکردنی خۆڕێکخستنی جەماوەری، دوورکەوتنەوە لە وەهم و خۆشباوەڕی مەترسیدار و خۆ ئامادەکردنی وشیارانە بۆ سبەینێ دوای شەڕ و پەرەپێدانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان. بارودۆخەکە ئەگەر چی دژوارە بەڵام بێگومان بەزویش تێدەپەڕێت. بەرەو ڕووبوونەوە لەگەڵ وەها بارودۆخێکی ڕاگوزاردا زیاتر لە هەمیشە ئیرادەی پتە و ورەی بەرز و ڕیزی یەگرتووی لێمان دەوێت. کرێکارانی پێشە و هەڵسوڕاوانی کرێکاری لە کاتی ڕوودا و کارەساتی سروشتیدا هەوێنی خەمڵێنی گەلێک دیمەنیشکۆدار لە یەگرتووی و هاوپشتی و بەهانای یەکترەوە چوون بوون. ئەوان لەم ڕێگەیەوە ڕەنج و ئازارەکانی ئەم جۆرە کارەساتیان لە سەر کۆمەڵانی خەڵک سوک کردووە و یەکگرتوانە و بە ئەزمموی دەوڵەمەندتر تێپەڕیان کردووە. با ڕۆژی جیهانی کرێکار زیاتر ئیلهام بەخشی ئێمە و هەموو ئەو تێکۆشەرانە بێ کە ڕێگەی خەبات بەرە و سەرکەوتنمان گرتووەتە بەر. پیرۆز بێت 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار. کۆمیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران 24 ئاوریلی 2026 زاینی بەرامبەر بە 4 گوڵانی 1405 هەتاوی.